Êketiya Niştimaniya Kurdistanê her ji damezrandina xwe û hetanûke her dem cihê hîvî û umêda beşeka sûr a welatiyên Herêma Kurdistanê bi taybetî bûye. Li kabînên hikûmeta Herêmê her ji sala 1992 û hetanûke tîma Êketiya Niştimaniya Kurdistanê di hikûmet û berlemanî de karên stratejî û bernamedarêj encam dayine ji bo xizmetgihandina tex û çînên cuda cudayên Kurdistanê. Di vê kabîna hikûmetê de tîma Êketî li hikûmetê û berlemanî jî çiyaye cihê bawerî û umêda beşeka zûr a welatiyên Herêmê bît bi kar û kiryarên xwe. رول یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمەکەی بە سەرۆکاتی کاک قوبات تاالبانی و دکتۆرە ڕێواز بەرز دەرەنخێنین ڕاستی دەورێکی چالاکیان هەیە بۆ لەگەڵ هاوڕێیەکانی بۆ جێبەجێکردنەوە کارەکانی خەڵک هەروەکو قسەی خەلک و ئۆپۆزیسیۆن و حزب دەسەڵاتەکانیش دیارە کە دەڵێن یەکێتی پێیەکی لە دەسەڵاتە و پێیەکی لە ئۆپۆزیسیۆنە مانای ئۆپۆزیسیۆنەکە چییە؟ مانای ئۆپۆزیسیۆنەکەی ئەوەیە کە یەکێتی بەردەوام وەکو ئۆپۆزیسیۆن بەرگری لە داواکاری مافەکانی چین و توێژەکان دەکات. کاریۆن زۆر کارێکی جوانە و کارێکی باشێک کرد و ئەس داوا ژلێت کەم زێدەتر کارت خۆ زێدە بکەن نسبەت وەکی مەجوود یارا وەکی کرێکارا و وەکی هەمە جۆرێت شولێ هەمە تشتا. Piştgirîkirina azadiya raderbirînê û davînkirina delîvên karî û vegerandina dermalên xwênkaran karên rûhin û aşkirayên tîma Êketî bûyine di hikûmetê de. ئێمە وەکو هاوڵاتی بە تایبەتی زۆر ڕازین لە ئەدای تیمی یەکەتی لە حکوومەتدا بە تایبەتی زەنابی کاقوبات و هەروها ئەندام پەرلەمانەکانی یەکێتیش ئەگەر سیر بکەی ڕۆڵێکی زۆر باشن گێڕاو لە ناو پەرلەمان لە پێناو چارەسەرکردنی کێشە و گیر و گرفتەکانی هاوڵاتیان بە تایبەتی جەنابی سەرۆک بافلیش کە هەمیشە پاڵپشتی تیمی یەکەتی بووە لە حکوومەت بە تایبەتی لە چارەسەرکردنی کێشە ژینگە و ما کاقوباتش لە چارەسەرکردنی مافی ئافرەتان و هەروەها لە ڕووی کشت و کاڵیشەوە وەزیرەکە یەکەتی زۆر گرنگی بە وەزارەتە دەواتوانێت سەرکەوتنی باش بەدەست بێنێت. Parastina hevsengiya siyasî û êkrêziya navmala Kurdî di vê xula berlemanî de ji karên serekî bûyîne yên tîma Êketiyê bû parastina berjewendiyên giştiyên welatiyan. İsmaîl Seîd, Dezgehê Mîdyayê Badînan, Akre.